شەمێنە کز مەکرد. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بە هیوایەوەی لە شادی و لە ئاسوودەی و لە کامەرانیا بن ڕۆژوانانی خۆشەویست تاعات و عیبادەتتان قبول بێ. سپاس بەخوا دەرفەت هەبوو جارێکی تر لەگەڵ هاوکارم جلال محەممەد بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز چەند بابەتێکی تایبەتمان بۆ ئامادەکردوم بۆی کام ڕۆژ پێشکەشتان بکەین چەند پەیامێکی گرنگ لە خۆ دەگرن کە پەیامی ڕۆژن. تەوەریەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئەرک و مافی دراوسێ بۆی کە بزانین دراوسێکەمان چه ئەرک و مافێکی هەیە و مافی چییە بەسەرمانەوە و ئەرکیشی چییە لە بەرامبەرمان و بە هەمان شێواز خۆمان بزانین ئەرک و مافمان چییە بەرامبەر بە دراوسێکانمان کەمە تەوەریەکەمی بەرنامەکەمان دەبێت و تەوەری دووەم قسەکردنە لەسەر بارودۆخی کرێکاران ژیانی کرێکاران وەروە مافوەرکی ئەوانیش بزانین لە ئێستادا کە ئەم قەیرانە قوڵە داراییەکە سەری هەڵدایەوە لە هەیەکەوە قەرەنتینەی خەڵە هاوڵاتیان کە کاسبکاران و کرێکارانی بێکار و کەسابەت کردبوو لە لایەکی دیکەوە هەم مانگی پیرۆزی ڕەمەزان و هەم دواکەوتنی موچە لە ئێستادا بزانین ژیانیان چۆنە کە دوێنێکی ئایا ڕۆژی گیانی کرێکاران بۆیە دەمانوێت ئەمڕۆ قسە و گفتوگۆ لەسەرم بابەتە بکەین. واروە تەوەرێکی دیکە ژۆکەمیشە کە ئامادەمان کردووە بۆتان دروستکردنی شیرینی و خواردنە کە بزانین ئەمڕۆ خاتونزار چیمان بۆ ئامادە دەکات بۆ هیوای کە بە تایبەتی خانمان بتوان سوودی لێوەرگرن و هاوشێوەی نزارخان دەستاوێکی باش بۆ ئێوارەی خۆیان و خێزانەکانیان دروست بکەن کامە تەوەرە سەرەکیەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. تایبەت لە ڕەمەزانە کە دەساوی ماڵەوە خواردنی ماڵەوە ئێساکە هی دەرەوەش نییە بڵین داوا بکەی بۆ بێنەرە بێت لە ماڵەوە شتەکان دروست بکرێت شتێکی باشە بێت. بڕگەی پێشبینیەکانی کەشوهەوامانەیە بزانین کەشوهەوای ئەمڕۆ پێشبینیەکان بۆی چی؟
بەڵایزان پرگەیەکمانەیە ئەمڕۆ سێ یارە بزانین لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ببرشوان ئەمڕۆ دوی یار بووە بزانین لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە چی ڕوویاوە؟ دوی پێنجی ساڵی 1945 دوای سێ ڕۆژ لە خۆکوشتنی ئەدۆڵف هیتلەر و هەرسی سوپا و وڵاتەکەی هێزەکانی یەکێتی سۆڤیەت گەشتنە ناو بەرلینی پایتەختی ئەڵمانیا و ڕایانگەیان کە شاری بەرلین ڕووخاو و کۆتایی بەدەسەڵاتی سیاسی و سەربازی ئەڵمانیا هاتووە لە جەنگی جیهانی دووەمدا. دوی پێنجی ساڵی 1953 پاژەوەی تەمەنی گەیشتە 18 ساڵ مەلیک فەیساڵی دووەم تاجی پاشایەتی عێراقی نایەسەر و ئەرکی پاشایەتەکەی لە ئەمیر عەبدولئیلا وەرگرتەوە کە خاڵێتی، بەڵام ماوەی پاشایەتەکەی بەهۆی نەزانی و کەم ئەزموونی خۆیەوە زۆری نەخایاند و لە 14 حوتی ساڵی 1958 پاش 5 ساڵ عەبدولکەریم قاسم کودەتای بەسەردا کرد و کۆتایی بە حوکمی پاشایەتی هێنا. مەلیک فەیساڵی دووەم ساڵی 1935 لە بەغدا لەدایک بووە. کوڕی مەلیک غازی دووەمین پاشای عێراق و کوڕەزای فەیساڵی یەکەم بووە. باوکی بەهۆی کارەساتی ئۆتۆمبیلەوە کۆچی دوای دەکات و ناوبراو بە یارمەتی خاڵی جێی دەگرێتەوە و دەبێتە کۆتا هەمین پاشای عێراق. دوی پێنجی ساڵی 1956 عێراق لە سەردەمی پاشایەتیدا وەک یەکەمین دەوڵەتی عەرەبی یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنی کردەوە و پاخشەکەی لە چەند کاتژمێرێکی شەودا بەڕووی هاوڵاتیانی عێراقدا دەکرایەوە. بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنەکە لە ساڵی 1957 خشتەی کارکردنیان بۆ بینەرەکانیان دانا کە سەرەتای پەخش بریتی بوو لە بەرنامەی مناڵان و پاشتر فیلمی سینەمایی و پاشتر هەواڵ و مۆسیقا و دواتر چالاکیەکانی مەلیک فەیساڵی دووەم. دوی پێنجی ساڵی 2011 تیرۆرکردنی سەرۆک و دامەزرێنەری ڕێکخراوی قاعیدە ئوسامە بن لادن لەلایەن تیمێکی سەربازی ئەمریکا و بە هاوکاری مخابەراتی پاکستان لە گوندێکی نزیک ئیسلام ئاباد و هەواڵەکەش لەلایەن بارەک ئۆبامای سەرۆکی ئەمریکاوە پشتڕاستکرایەوە. ئوسامە بن لادن بە دامەزرێنەر و درێژە پێدەری ڕەوتی جیهادی ئیسلامی دادەنرێت لە سەرەتای داگیرکردنی ئەفغانستان لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە وەک کەسایەتێکی ئازاد دەرکەوت و پاشتریش کە ئەمریکا ئەفغانستانی داگیر کرد ناوی زیاتر درەوشایەوە. ئوسامە بن لادن ساڵی 1957 لە بنەماڵێکی دەوڵەمەندی سعودیە لە شاری ڕیاض لەدایک بووە. باوکی یەکێک بووە لە سەرمایەدارەکانی ئەو وڵاتە و دوای کۆچی دوایی بە شەمیراتی ئوسامە بریتی بوو لە 342 ملیۆن دۆلار و دوای وەبەرهێنانەوەی لە بازرگانی هەنگوین و بنێشتە تاڵە و دەرمان توانی ڕێکخراوی قاعیدەی پێبەهێز بکات. لە ساڵی 1994 سعودی ڕەگەزنامی وڵاتەکەی لێسەندەوە و بە کەسایەتێکی پڕمەترسی ناوزەندی کرد. ئوسامە بن لادن ئامانجی سەرەکی بریتی بوو لاکردنە دەرەوەی هێزە داگیرکەرەکانی ئەمریکا لە ئەفغانستانی خاکی موسڵماناندا و پاش تیرۆرکردنەکەشی ئەیمەن زەواهیری بە بێدەنگی و چالاکی جێی ناوبراوی گرتەوە. بابزانین ئەرک و مافی دراوسێتی چۆنە و چییە؟ بە تایبەتی لەم ڕۆدا ئەگەر چی لە ناوەندی شارەکان هاتوچۆ و مەرحەمەت و ینی شۆکردنی یەکتر لەگەڵ دراوسەکانە زۆر کەم بووەتەوە و نەدەزانین ماف چییە و نەدەزانین ئەرکەکانیشی چییە، بەڵام هێشتا لە دەرەوەی ناوەندی شارەکان بە تایبەتی لە گوندەکان لە شارۆچکەکان هێشتا زۆر باشە، هاتوچۆ نێوان دراوسەکان زۆرە، خزمەت و تێکەڵیان زۆرە، بۆیە پێویستە بزانین ئایا ئەرک و مافی دراوسێتی چۆنە و ئەگەر کاتێک کە سەیری ئاینی پیرۆزی ئیسلام دەکەین ئەرکی دراوسێتی هەندە قورسە کە ڕەنگە ئێمە تا ئێستا پەیمان پێ نەبردبێت و لەو ڕۆ تووشی هەڵە بووبین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە شارە زوورەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا غەریب محەممەد زانای ئاینی دەکەین. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا دراوسێتیەوەی کە ئێستا هەمومان دەیکەین و بەتایبەت دەتوانین بە دوو شێوازدا بەشیکەینەوەی کە لە شار ناوەندی شارە گەورەکانە دەکرێەوە ئەوشی کە لە دەروی ناوەندەکانە دەکرێت جیاوازی زۆرە، چه ئەرکێکی بەسەر یەکترەوە هەیە دراوسەکان؟
وعليكم السلام ورحمة الله وبركاته. سلامی خوای پردووە لە جەنابتان لە تەواوی کارمەندانی کەناڵ ئاسمانی پەیام لە بینەران و بیسەرانی کەناڵ ئاسمانی پەیام سەرەتا لە خوای پردووە ئەپارڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی ڕۆژوو عیبادەت و بەندەتی ئەم مانگەمان بە باشترین شێوە لێ قبوڵ بکە، لە گوناحەکانمان خۆش بێ، لە گوناحی دایک و باوکمان خۆش بێ، لەو کەسانە من کە لە مانگی پیرۆزە ڕەمەزانە لە ئاگری دۆزەخ ئازادیانەکە بۆ خاتری ناوە جوانەکانی. دەستان خۆش بێ، تەورەیەکی گرنگە، تەورەیەکی مهمە، هەر بۆیە زانیان ئەفەرمون ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەو بابەتانەی کە زۆر گرنگن زۆر پێویستە دووبارە بکرێنەوە. یەکێ لەو بابەتە گرنگانە دراوسێ، مافی دراوسێ، حەق واجباتی دراوسێ لەسەر یەکتری، گومانی تیانی لە شریعەتی ئیسلامیە دراوسێ مافی زۆر زۆرە لەسەر دراوسێکەی. هەر بۆیە کاتێک قورئانی پیرۆز ئەخوێنیتەوە ئەبینی کەوا قورئان زۆر بە گرنگی باسی مافی دراوسەی کردووە، کەوا بوو قورئان باسی شتێ بکە ئەو شتە گرنگە، ئەو شتە مهمە، بە تایبەتی ئەو باسانی کە زۆر گرنگن خوای پروردگار گرەی داوە بە مافی خۆیەوە. بۆیە خوای پروردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم واعبدوا الله ولا تشركوا به شيئا. خوای گەورە فەرمێ بەندەتی بۆ خوای گەورە بکەن و هیچ هاوبەشی بۆ بڕیار مەدەن. پاشان چەند ماف و حەق واجباتێکی تر باسەکە لەبەر گرنگی ئەو حەق و واجب و مافانە خوای پروردگار گرەی داوە بە مافی خواپەرستیەوە، بەندەتیەوە. بۆ یەکێ لەو حەقانە خوای گەورە فەرمێ والجار الجنوبي والجار ذي القربى. خوای پروردگار فەرمێن چاک بن لەگەڵ دراوسێکانتانە، لەگەڵ دراوسێکانتانە بە چاکی و باشی تەعامل بکەن. بۆیە بەڕاستی لە ئیسلامە دراوسێ ماف و حەقێکی پانتایی زۆر گەورەی پێدراوە. دراوسێ مافێکی زۆر گەورەی لەسەر دراوسێ هەیە، ئەجری لەسەر یەکتری هەیە. پێویستە ئینسانی مسلمان ئەو حەق و مافەی کە خوای پروردگار دیاری کردو بتوانێت باشی جێبەجێ بکە. جا شریعەتی ئیسلامی مافی دراوسەی دابەش کردو بە سێ قۆناغ یان بە سێ شێواز ئەو مافەی دابین کردو دابەشی کردووە. مافی یەکەم یان حەق یەکەم کە دراوسێ لەسەر دراوسێ مافی هەیە و ئەجری هەیە، ئەوەیە کە دراوسێ ئەبێت چاک بێ لەگەڵ دراوسێدا، ئەبێ باش بێ لەگەڵ دراوسێدا، ئەبێ ڕێزی بگرێ، ئەبێ ئەوەی لە توانایدا خەرجی بکات لە پێناوی دراوسێکەی لە چاکەکردن لەگەڵیا، لە بەدەمەوبوونی، لە یارمەتیدانی، لە ئەوەی کە چی پێخۆشە بۆ خۆی بۆ دراوسێکیشی پێخۆش بێ. ئەوە قۆناغ یەکەمە. قۆناغی دووهەم پێویستە لەسەر دراوسێ ئازاری دراوسێکی نەدا. کەف الئەذا، نابێ ئینسانی مسلمان ئازاری دراوسێکی بدا، نابێ ناڕەحەتی بکە، نابێ ئازاری بدا، نابێ بێتە مایی ناڕەحەتی و بارگرانی و ئێش و ئازار و ئەشکەنجە بۆ دراوسێکەی. ئەمە زۆر زۆر گرنگە کە لای ئێمە کاڵ بۆتەوە. بۆیە پێویستە بەڕاستی ئینسانی ئیماندار هەوڵ بدا دراوسێکی ئازار نەدا، هەوڵ بدا ئازاری بۆ دراوسێکەی نەبێت. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسی ئیمانی بەخوا بە ڕۆژی دوای هەیە فلا يؤذي جاره، ئازاری دراوسێکی نەدا، ناڕەحەتی بەرامبەر بە دراوسێکی نەنوێنێ، دراوسێکی تووشی ئازار و شەرمەسەری و ناڕەحەتی نەکا. خاڵی سیەم کە لەم گرنگترە و ئیسلام دای ڕێژا و باسی کردووە تەحەمل و هەڵگرتنی باری ناتەقەتی دراوسێیە. هەمومان ئەزانین دراوسێ ئەجری هەیە، ئەرکی هەیە، ناڕەحەتیشی هەیە. کوابوو دراوسێکانی ئێمە هەرێکێک ئێمە دراوسێین و دراوسێمانە، ئەو دراوسێ بۆ ئێمە کێشەی هەیە، ناڕەحەتی مشکلەی هەیە. دراوسی مهم، دراوسی چاک، دراوسی باش ئەوەیە کە ئەبێ زەرری نەبێ بۆ دراوسێ. دراوسێ لەو باشتر ئەوەیە کە قبوڵی ئەو زەرر و زیانە بکە. واتە کاتێک کە مناڵەکە زەرر لە مناڵەکەی دراوسێکە ئەدا، دراوسێکت خراپی بەرامبەر بەو دراوسێکە. دراوسەی چاک، دراوسەی باش ئەوەیە کە ئەو ناڕەحەتی قبوڵ بکە، بەرامبەر بە دراوسێکەی نەوەسێتەوە، قبوڵی ئازار و ناڕەحەتی دراوسەکەی بکات، جاهی خۆی هی خێزانی، هی مناڵەکانی، هی ئەو گرفتانەی کەواوەکو هەمومان ئەزانین و لە نێوان دراوسەکانە دروستە بێت. واتە خاڵێکی جەوهەری زۆر گرنگ ئەوەیە مسلمان دراوسێ قبوڵی ناڕەحەتی بەرامبەرەکەی بکات، دراوسەکەی بکات بە شتێکی کەم، بە ئازارێکی کەم، بە شەڕە مناڵێک نابێت کێشە دروست بێ و ئەم دوو دراوسێ پێکە هەڵبژە و ناڕەحەتی لێوان دروست بێت. چونکە بەڕاستی حەق و مافی دراوسێ زۆر زۆر گەورەیە. تەنانەت لە فەرمودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەمەندە جوبرەئیل سەلامی خوا لەسەر باسی دراوسەی کردووە، پێغەمبەری خوا وای زانووە عەلەیهی سەڵات وسەلام کە دراوسێ لە دراوسێ میراد دەگری و میراد دەبا. بۆیە بەڕاستی پێویستە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار دراوسێ بە شێوازێکی گشتی حەق و مافی بەرامبەر بە یەکتری جێبەجێ بکەین، زوڵم لە یەکتری نەکەین، ستەم لە یەکتری نەکەین، بتوانین ئەو حەق و مافەیەکەوە خوای پروردگار دیاری کردو یان پێغەمبەری خوا دیاری کردو عەلەیهی سەڵات وسەلام، ئێمە ئەو حەق و مافوەرکە بەرامبەر بە یەکتری جێبەجێ بکەین. هەر بۆیە کاتی ئێمە ئەچنە خزمەتی زانایان ڕزا و ڕەحمەتی خوایان بێ لە باسی دراوسی مافی دراوسێ، بەڕاستی زانایانی ئێمە، پێشینانی ئێمە، پیاوچەکانی ئێمە ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ زۆر بە باشی توانیوانە تەعامل لەگەڵ بەرامبەرەکانیان بکەن، لەگەڵ دراوسێکانیان بکەن، قبوڵی ناڕەحەتی دراوسێکانیان بکەن. دراوسی وایە ئەڵێ 50 ساڵە من دراوسێم هەیە هیچ ناڕەحەتێکم لێ نەبینی، تەنها خۆشی نەبێ، تەنها چاکە نەبێ، تەنها باشە نەبێ،
واتە ئەم دراوسێ من چاک بووە 50 ساڵ ئازاری دراوسەکەی نەداوە دراوسەکەی ناڕەحەت نەکردووە چونکە ئەزانێ ئەو ناڕەحەت و ئازارێ بۆ خۆی ناڕەحەتە بۆ ئەویش ناڕەحەتە نەهێشتۆ تووشی بێ یان کە دراوسەکەی ناڕەحەتی و ئێش و ئازارێکی هەبووە ئەم قبوڵی ئەو ناڕەحەت و ئێش و ئازارێ کردو سەبری لەسەری گرتو و هەروەها هەوڵی داوە کە سەبری هەبێ و خۆی کۆنتترۆل بکات لە بەرامبەر ئەوەی کەوا ناڕەحەتی بەرامبەر بە دراوسێکی ئەنجام بدا کەوا پێویستی ئەمەی ئیماندار بەو ڕوحێتەوە بەو دڵە فراوانەوە وەکو مسلمان برای مسلمانە مسلمان مادەم دراوسێ یەکترین زۆر باشە مامۆستا ئەگەر ئەوە بپرسین لە دیدگای شەریعەتەوە موژدەی پەیامبەری ئیسلام کەلامی ئیلاهی بۆ ئەوانەی لەگەڵ دراوسەکانیان باشن چییە؟ ئەو پاداشتەی دراوسەیەکی باش بەدەستی دێنێ لە ئەبەرەوەی دراوسەیەکی باش بۆ چین و بە پێچەوانەشەوە ئەو هەڕەشانە یاخود ئەو مەترسیانە بۆ ئینسانێک کە دراوسەیەکی باش نەبێ بە پێی دیدگای شەریعەت چی؟ بەڵێ گومانی تێدانە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەموو چاکەیە پاداشتێکیە هەموو خراپەیەکی سزایەکی هەیە جا من دوو فەرموودە باسم کە موژدەیە بۆ ئەو دراوسانەی کە چاکن کە باشن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موژدەی چاکێتیان پێدا یەکێ لە سەحابەکان هاتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێغەمبەری خوای وت چۆن بزانم کەسێکی باشم چۆن بزانم لای خوا چاکم چۆن بزانم من کەسێکی چاکم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوی تۆ بزانی چاکیان خراپی پرسیار لە دراوسەکانت بکە میزان و هەڵبژاردن بۆ تۆ پێوانە بۆ تۆ دراوسەکانە ئەگەر دراوسەکان لە تۆ ڕازی بن بۆ تۆ بڵێن شایەتی چاکت بۆ بدەن ئەو تۆ کەسێکی باشی ئەو تۆ کەسێکی چاکی لای خوا باشی لای خوایش شایەتی چاکە بۆ درێ کەوا بۆ مژدەیەکی زۆر زۆر خۆشە پاداشتێکی زۆر گەورەی ئەگەر بمانوی ئەمە لای خوا بە چاکە لە قەڵەم درین لای خوا پلەمان بەرز بێ با چاکبین لەگەڵ دراوسەکانمانە با لەگەڵ دراوسەکانمانە پلەمان بەرز بێ با لەگەڵ دراوسەکانمانە تەعاملێکی چاکە بکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشەش لەو کەسانە کە خراپن بۆ دراوسێ واتە ئەگەر چاکبی بەهەشت جێگەتە ئەگەر خراپی خوا نەخواست و بەڕاستی تزاتێ بۆیە باسی ئافرەتێکیان کرد لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر دیندارە کە زۆر خواناسە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فڵانە ئافرەت قەوامەتەن زۆر شەو نوێژەکە زۆر بە ڕۆژوویە شەو زۆربەی شەو نوێژەکە زۆربەی ڕۆژەکان بە ڕۆژوویە بەڵام بۆ دراوسەکەی خراپە ئازاری دراوسەکەیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر فەرمووی هي في النار ئەوە لە دۆزەخە لە ئاگرایە کوابوو کەسی ئازاری دراوسێ بدا لە دۆزەخا بێ ئەگەر کەسی یارمەتی بدا ئەگەر کەسێک چاکی بۆ دراوسێکی ئەگەر کەسێ لە گەرما و سەرما بەدەم دراوسێکیەوە بێ ئەگەر کەسێ لە خۆشی ناخۆشیە لەگەڵ دراوسێکیا بێ بە تەئکید لە بەهەشتایە بە تەئکید پاداشتەکەی بەهەشتە بە تەئکید پاداشتەکەی ڕەزامەندی خوای پەروەردگارە کەسی ئەگەر خوای پەروەردگار لێ ڕازی بێ ئەوە گومانی دراوسێ لێ ڕازی بێ گومانی تێدانێکەوە خوای پەروەردگار لێ ڕازیە چونکە ئەم ئینسانە بەفی فەرمایشتی خوا هەڵسوکەوتی کردووە بەفی فەرمایشتی پێغەمبەریان عەلەیهی سەڵات وسەلام هەڵسوکەوتی کردووە لەگەڵ دراوسێکەکە باش بووە ڕێزی لێگرتووە ئازاری نەداوە قبوڵی ناڕەحەتیەکانی کردووە دەی خوای پەروەردگار لە حەقی ئەو چاکە و باشە و جێبەجێکردنی ئەو واجباتانی ئەو ئەنجامی داوە پاداش تێداتەوە بە ڕەزامەندی بە بەهەشت بە لێخۆشبوون بە مەغفرەتی خوای پەروەردگار بۆی کە لەگەڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دراوسێ پێغەمبەریان عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشتا بۆیە بەڕاستی ئەو کەسانی لەگەڵ دراوسەکانە نەچاکن بە چاکە پاداشتان ئەدرێتەوە بە بەهەشت پاداشتان ئەدرێتەوە بە ڕەزامەندی خوای پەروەردگار پاداشتان ئەدرێتەوە ئایا مامۆستا دەکرێت جیاوازی بکەین لە چاکبوون لەگەڵ دراوسەکەمانە بۆ نمونەگە دراوسەکەمان غیرە مسلمان بوو یاخود ئەگەر ئەمڕۆکە تەنانەت خزمایەتی و برایەتی حزبایەتیشی تێکەوتووە ئەگەر دراوسەکەمان لە حزبەکەی خۆمان نەبوو لە حزبی بەرامبەر بوو لە حزبی غیرە دینیەکە بوو یا هەر جۆرێکی تر یاخود بەگشتی ئەگەر دراوسەکەمان غیری ئاینی ئیسلام بوو ئایا دەکرێت بە هەمان شێواز دەبێت لەگەڵ یا باش بین؟ پرسیارێکی زۆر جوانە ئەچینە خزمەتی ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ وەڵامی ئەم پرسیارە ابن حەجەر لە شەرحی صەحیح مای بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ لە جەڵدی 12 بەرگی 12 لە باسی دراوسێدا ئەفەرمێ پێناسی دراوسیمان بۆکە کێ دراوسێ بە کێ وترێ دراوسێ ئەفەرمێ دراوسێ ئەمەیە مسلمان بێ یان کافر بێ یان خراپەکار بێ یان چاکەکار بێ نوێژکەر بێ یان نوێژەکەر بێ سوودی هەبێ یان زیانی هەبێ دوژمن بێ یان دۆستی بێ خزم بێ یان خزم نەبێ ئەمە پێوترێ دراوسێ واتە ئەوانە ناونێن بۆ دراوسێ ئەو کەسەی کە خانوەکەی بە خانوەکەی تۆیە ئەو کەسەی دیوارەکەی بە دیوارەکەی تۆیە ئەو کەسەی بەرامبەری ماڵتە ئەو کەسەی لە تەنیشتی تۆدایە ئەوە دراوسەی تۆیە واتە لە ئیسلامە پێوەەر بۆ دراوسێبوون نووسان بە خانوەکەتەوە بەرامبەری خانوەکەت نزیکی لە خانوەکەت بەروپشت و ئەملاوەلا و ڕاستوچەپی تۆیە نەک ناوی چییە نەک ڕەنگی چییە نەک بیر و بۆچنی چۆنە هەربوویە لە مەدینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دراوسەی یەهودی بووە لەناو ئەسحاب و تابعینە دراوسەی جوولەکە و غیرە مسلمانان هەبووە بە باشترین شێوە تەعامل لەگەڵا کردو تەنانەت ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عومەر خوای لە ڕازی بێ قوربانیان نەکرد
خێریانەکە حیوانان سەرەبڕی ئەو کەسێکی حیوانەکەی سەرەبڕی تاو ناتایەک پێی ئەوت ئاگا لێ بەشی فڵان دراوسەکەم نێرە کە یەهودی بوو چەند جارێ ئەمەی لەسەر دووبارە کردووە کە گۆشتەکە بەش کرد ئەو دراوسەی لەبیر نەچێت چەند جارە ئەمەی دووبارە کردەوە ئەوەی کە گۆشتەکەی بەشەکرد پێ داخەوتی باشە و چی ئەوەنە باسی ئەەکەی ئەزانم بۆی ئەبم وتی عەبدوڵای کوڕی عومەر خوای لە ڕزی بفەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات زۆر باسی دراوسی کرد و دراوسی ئەژری زۆر لەسەرمان وتم نەوا لەبیرتان بچێ یان نەوا بەهۆی ئەوەی کەوا بڵێن دینەکەی لێمە جیاوازە ئێوە حەقی نەدەن مافی نەدەن بۆیە بەڕاستی لە ئیسلامە پێوەر نزیکی و پاڵدانەوەی خانووەکەیەتی دراوسەی خانوو دیوار و بەرامبەرە لای ڕاست و لای چەپە نەکەوەی لە حیزبەکەی تۆیە لە ڕەنگی تۆیە لە بیر و بۆچنی تۆیە لە دینی تۆیە لە ئیسلامەوە پێوەر نییە ئەوەی نەکردێت ماوەسا پێویست دەکا پرس بە دراوسێ بکرێ بۆ نمونە لە فرۆشتنی خانووەکەمدا لە ئەنجام گەیاندنی کارێکی دیکەیە ئایا تا چۆندە ئەرکمە پرس بە دراوسەکەم بکەم چکە زۆر جار دەبینی بۆ نمونە ماڵێک دەیانوێ ژنێک بۆ کوڕەکەیان بێنن دراوسەکەیان کاتێک دەزانێت کە بووکەکە دێتە بەردرگا یاخود ماڵەکەی کاتێک دەزانێت کە لە نووسینگە دایناوە فرۆشراوە ئەو کاتە دەزانێت دراوسی ماڵەکەی فرۆشتووە ئایا تا چۆندە ئەرکە دەبێت پرسی پێ بکەین تەمان دیارێن باسی گرنگی دراوسێمان کرد کە دراوسی ئەمەندە گرنگ و مندە مافی هەیە حتمما ئەو مافشیەکەوا هەندێک پرسوڕای پێ بکرێت چونکە ئەگەر تۆ ئازاری دراوسەکەت نەدەی قبولی ناڕەحەتیەکانی بکەی شەونخونی بە دیار و کێشی ئاگا لێ بێ کاتێکە لە ماڵ نەبێ هەتا کۆتایی کەوابوو تۆیش بە هەمانشتیەوە ئەم دراوسیش کۆمەڵی مافی ئەکەوتە سەر ئەو بۆیە زانیان ئەفەرموون ئەگەر دراوسەی ویستی خانووەکەی بفرۆشی یان ئەگەر دراوسەی ویستی زەویەکەی لا بفرۆشێ کە شتێکی هێو دراوسەی لای دراوسێکایەتی پێویستە یان چاکتر و باشتر وایە پرسی ئەم دراوسێ بکات چونکە بەڕاستی تۆ خانووەکەت ئەفرۆشی کەسێکی تر دێتە ئەوێ ئایا ئەو کەسە بەو کۆڵانە باشە بەو گەڕەکە باشە بەو دراوسێنە باشە یان کێڵە خوانەخواست لەگەڵوانە دژمنایەتێکی نییە کێشەیەکی نییە بۆیە شریعەتی ئیسلامی ڕەچاوە ئەی کردووە کاتی ئینسانی مسلمان لە شوێنێک ئەڕوا ئەو خانوو جێدێڵە یان ئەی فرۆشێ یان کەسێکی تر دێتە ئەو شوێنە پێویستە پرسی ئەو دراوسیانە بکە بە تایبەتی ئەوانەی کە لێوە نزیکن ئەوانەی کەوا لە ڕاست و چەپی و لە بەرامبەرین کە لە خودی ئەو شوێنەوە نزیکن پێویستە پرسیان بکە مشورەتیان لەگەڵا بکە و هەڵ بدا بەپێی دڵی ئەوان تەمان حتا شریعەتی ئیسلامی ئەوەی داناوە کە ئەگەر ئەم بۆن و خانووەکەی ئەفرۆشێ یان ئەو زەوی ئەفرۆشێن پێویستە بەڕاستی ئەم هەوڵ بدا کەواوەکو ئەگەر ئەو خۆی ئەیکڕێ بەمی بدا چونکە ئەم ئەحەقترە ئەم سیاوترە ئەم نزیکترە بۆی ئەگەر هات زۆر باشە ئەو زەویان ئەو خانوو شوێنە بکڕێ بۆ خۆی زۆر باشە مامۆستا لەگەڵمان بمێنەرەوە ناوبڕێکمانەیە و دێنەوە خزمەت بەڵێ بینایی بەڕێز ناوبڕێک وەردەگرین و دێنەوە لاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنا سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵای زاندووبارە سڵاوتان لێبێت دەچینەوە خزمەت مامۆستا غەریب محەممەد لە شارە زورەوە بۆ قسەکردن لەسەر ئەرک و مافەکانی دراوسێ بەسەر دراوسەوە. من دەمەوێت ئەمە لە مامۆستا بپرسم. مامۆستا بەڕێستان وەکو زانایەکی یانی وەکو پیاوێکی بە تەجروبە لە ناو ئێستاکەش لە ناو با بڵێن کۆمەلگا و لە ناو دراوسەکانیت دیارترین ئەو کێشە و گرفتانەی ئەمڕۆ دراوسەکانی لە هەرێمی کوردستانە تووشێ بن دوو دراوسێ لەگەڵ دوو دراوسێ تێگەڵکیانیان هەیە دیارترین ئەو حاڵەتانە چین ئەو گرفتانە چین کە ئێستا دراوسەکان هەیەەوە ڕێنماییتان چیە بۆیان؟ طبعا دیارە هەموو کەسێ لە هەر شوێنێکا پێکەوە بە بێگومان کۆمەڵی گرفت و ڕوبەڕیان ئەبێتەوە ئەو خەڵکانی کە پێکەوەنجا لە دام و دەستگایەکە بێ لە شوێنێکا بێکەم باسی دراوسێکن دیارە دراوسێش کە پێکەوەیە مناڵە سیارەیە ئەنواع شت ڕوئەدا لە بینی دراوسیا بەڵام دیارە کێشەی سەرەکی کە پەیوەندی بە دراوسی و هەبێ پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە هەر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆربەی ئەو فەرمودانی کە بازە چاکردن بەرامبەر بە دراوسێ یان هاوکاریکردنی یان خراپەنەکەی ڕووی لە ئافرەتانە چونکە ئافرەتان زیاتر لە ماڵەوەن یان مناڵ زیاتر لە ماڵەوەی و لە دەرەوەی و تووشی کێشەی بێ لەگەڵ دراوسێدا بۆیە پیاوان زیاتر لە دەرەوەن خەریکی ئیشوکارن خەریکی دەوامن کاری ڕۆژانیان هەیە شەو دێنەوە بۆ ماڵ کەوابوو ئەو گرفتانی کە ڕوئەدەن بە زۆری لە نێوان ئافرەتانایە لە نێوان مناڵانێ بەهۆی دراوسەکانەوە کاتی ئەو مناڵن لە دەرەوە یاریەکەن تووشی گرفتە بن تووشی کێشە بن جارویا شەڕەکەن حاڵەتی نەخوازەرا ڕوئەدا بۆیە ئەمانە ئەبێتە کێشە بۆیە ئافرەتی ژیر و عاقڵ زۆر پێویستە کاتێک کە شتێک ڕوئەدا نێ ئەم شتە گەورە بکە و کە ئێوارە پیاوەکەی هاتەوە شەو پیاوەکەی هاتەوە ئەم کێشە گەورە بکە ئەم کێشە زۆر زەق بکاتەوە بە شێوازێکی وا زۆر لە خۆی گەورەتر ئەم کێشە باسکە دراوسێکمان هاتوتە سەرمان سەری مناڵەکەی شکاندووە وای لێ کردوین جوێنی پێداوین بۆیە بەڕاستی ئەمە کێشەکە قوڵتر ئەکاتەوە ئافرەتی ژیر و عاقڵ زۆر تەبیعیە ئەو مناڵی کە تو ئێستا ئەتوێ شەڕێکی لەسەر بکەی سعاتێکی پێ ناچێ خوان ئاش دەبنەوە دوای دەستەکەن بە یاریکردن کەوابوو بە دەرەجەی یەک کێشە کە ڕوئەدا لە نێوان دراوسەکانە بە تایبەتی لە نێوان ئافرەتەکان و خێزانەکان و مناڵەکان ئەوانە ئەبنە هۆی کێشە دروستکردن لە نێوان دراوسەکانە بۆیە بەڕاستی پێویستە ئافرەتی ژیر و عاقڵ ئەو کێشانە کەم کاتەوە بچووکی کاتەوە و پیاوانی شەو بدەن بەڕاستی کاتێکە گویان لەو شتانە ئەبێ چۆن بڵێ حەماسەت نیانگرێ هەڵ نەچن و شتەکە بە ئاسایی وەرگرن ئامۆژگاری خێزانەکانیان بکەن و هەوڵ بدەن باسی حەق و مافی گەورەی ئەرجی دراوسێ بکەن ناکرێت لەسەر دەمەقاڵی مناڵە شەڕی مناڵیان جاری وایە ئاوێکی ڕشت و ئاوەکە چۆتە سەر دراوسەکەی تر لەسەر ئەمە کێشە و شەڕێک لێنە ئەم دراوسیا دروست بێ چونکە ئەم دراوسێ جاری وایە بە هەتاهاتایی لەگەڵ تواژی ئەمێنێتەوە ناکرێت تۆ بەردەوام لەگەڵ لە شەڕکەی و کێشەی بۆ دروستکەی و بیتەمای ناخۆشی چ بۆ خۆشی چ بۆ ئەویش چونکە دراوسێ ڕۆژێک نییە دوو نییە زۆربەمان ئەزانین هەتاوەکو ئینسان کە پێچە کاتەوە هەتا دینا بەجێ دێڵەت لەگەڵ ئەو دراوسێ ئاژیت کاوە پێویستە ئینسانی عاقڵ و ژیر بە تایبەتی ئافرەتان لەگەڵ دراوسەکانە لەگەڵ ئافرەتانی یەکترا پێویستە خاوەنی دڵێکی گەورە بن خاوەنی سەماحەت بن خاوەنی ئەو بن کە قوبوڵی ئەو ناڕەحەتیانە بکەن لەسەر شتێکی بچووک کێشەیەکی گەورە نەنێنەوە. تەمان مامۆستا هەر دەوترێت زۆربەی شەڕەکان یا لەسەر پارەیە یا لەسەر ئافرەت احتراممان هەیە بۆیان بەڵام دەمەوێت ئەو بپرسم ئایا تاوانکردن یا خەتایەک کە بەرامبەر دراوسەیەک بیکەی جیاوازی هەیە بەرامبەر بە کەسێکی دیکە بیکەگەر نەیناسی یاخود دراوسێت نەبێ و لە دوور بێت؟ گومانی تێدا نییە تەبعاً هەر کەسی هەر گوناح و تاوانێ بکات تەمانەوە گوناحە خراپەیە ئەو گوناح و تاوان لەسەری ئەنووسرێەوە تووشی سزا و تۆڵابی ئەگەر تەوبە نەکا خوای پەروەردگار لێی خۆش نەبێ بەڵام گوناح و تاوانەکانیش پلەبەندیان هەیە واتە بۆ نمونە ئەگەر کەسێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گوناح بکا گوناحەکەی زیاترە سزاکەی زیاترە ئەگەر کەسێ لە مزگەوتێکا گوناح بکا سزاکەی زیاترە چونکە ئەو شوێنێکی پیرۆز و ڕێزەگیراوە کەسێ لە ماڵی خوای پەروەردگار هەتا کۆتایی بۆ ئەگەر کەسێ زەرەر لە کەسێک بدا خیانەت لە کەسێ بکە فێڵ لە کەسێ بکە یان لە کەسێ بدا ئەمە گوناح و تاوانە زوڵمی کردووە ستەمی کردووە کارێکی خراپی کردووە بەڵام ئەگەر لەگەڵ دراوسەکەی ئەمە بکە ئەگەر لەگەڵ مناڵی دراوسەکەی یان لەگەڵ خێزانی دراوسەکەی یان لەگەڵ دراوسەکەی ئەم ئەنجامدا هەر ئەندامێکی ئەو دراوسێ بێ بە تەئکید سزاکەی قورسترە تاوانەکەی قورسترە چونکە دراوسێ ئەسڵ وایە دراوسێ لە دراوسی ئەمینە حتا زانان ئەفەرمون کە دراوسێ لە ماڵنێ واجبە دراوسەکەی تر ئاگای لە ماڵەکە بێ چاودێری ماڵەکەی بکە کە تۆ لە ماڵە بە دراوسەکە دەڵێ ئاگای لە ماڵەکەم بێ بە دراوسەکە دەڵێ ئەگەر لە ماڵانی ماڵمان چۆڵە ئەبێت و وریابی کەوابوو
ئەو ماڵەکەی تۆ بە تۆ سپاردووە، بە باوکی نەسپاردووە، بە براکەی نەسپاردووە، بە خزمەکەی خۆی نەسپاردووە، بە دراوسەکەی سپاردووە. بۆیە بەڕاستی کاتی ئەم دراوسێ خوا نەخوازەگەر هات و تاوانی ئەنجامدا بەرامبەر بە دراوسەکەی هەر جۆرە لە تاوانەکان بێ، بە تەئکید تاوانەکەی چەندقا دەبێتەوە، سزاکەی چەندقا دەبێتەوە، گوناحەکەی چەندقا دەبێتەوە، چونکە لای خوای پروردگار سنوورێکی بەزاندووە کە نە ئەوای بەزاندایە، واتە چەندقا دەبێتەوە سزاکەی، چونکە ئەوە بەڕاستی ئەو دراوسی ئەمینە، چاوەڕێ ئەوەی لە دراوسەکەی نەئەکرد. زۆر باشەوە خیاڵی ئاسوودەی بەرامبەر بە دراوسەکەی. بەڵام دەمەوێت بزانم تێگەشتنمان بۆ دراوسێ چۆنە ئەگەر غەیری ئاینەکەی خۆمان بێ. بۆ نمونە چیرۆکێک دەگەێڕنەوە دەڵێن مسلمانێک کە بە تەنها خۆی لە خانوویەکدا دەبێت نەخۆش دەبێت ناتوانێت تەنانەت هەستێتەوە خواردن بۆ خۆی حازرکە، بەڵام دەڵێ هەموو ئێوارەیەک خواردنێک لەبەر دەرگاکەی حازر دەبوو دەچوو دەیهێنا و دەیخوارد و سوپاسی خوای دەکرد کە خوای گەورە مسلمانی لەبیر نەکردووە. وتی تا ڕۆژێک دراوسەکەی تەبان لە غەیری ئاینی پیرۆزی ئیسلام بۆ با بڵێن کافر بوو، هەموو جارێکیش دوعایەکی شەڕ یا جنێوێکی دەنار بۆ کافرەکە لەوەی کە ناتوانێت خزمەتی ئەم بکە و دراوسەیەتی. ئەڵێ تا ڕۆژێک کاچێ خواردنەکە بێنێ سیر دەکات کافرەکەی هەموو ڕۆژێ خواردنەکەی بۆ دێنێت. دێتەوە تێگەشتنی مسلمانەکە غەڵەت دەبێت. لەم ڕۆ دەڵێ خوای سپاس بۆ تۆ کە کافرێکت بۆ من مسەخەر کردووە، ئەم کافرە بێدینت بۆ من مسەخەر کردووە کە هەموو ڕۆژێ خزمەتم بکە. ئایا ئەم جۆرە تێگەشتنەی ئینسانی مسلمان بەرامبەر بە دراوسەکەی ئەگەر هەر جۆرێکی دیکە هەبێ ئاینەکەی تا چەندە هەڵەیە؟ ئێمە هەر لە سەرەتاوە دیارە باسمان کرد کە دراوسێ پێوەربوون بۆ دراوسێ چیەوە. ئەم نازەم تا چەندی ئەو چیرۆکە خۆی ڕاستەوە لە ڕاستیەوە چیرۆک زۆر پرسی پێ نابەسریەوە، بەڵام مسلمانی ژیر و عاقڵ هەر کەسێ چاکەی لەگەڵا بکە، هەر کەسێ لەگەڵا باش بێ ئەبێ ئەم بە چاکە وەڵامی بداتەوە، ئەبێ گومانی باشی پێ هەبێ و ئەبێ ستایشی ئەو کەسە بکە و سواسی بکە. وەکو باسمان کرد ئێمە لە سەرەتاوە کە لای ڕاستەوەی لای چەپ و دراوسێ توی خانووکەی لە تۆ نزیکە. پێوەربوون بۆ ئەو ڕنگ و دەنگ نییە، بیر و بۆچوون نییە، حیزب و ئامانە نییە، لە ئیسلامەوە نەکراوەتە پێوەربوون. بۆیە نەبێ ئەمە بەو تێگەیشتنەوە لەگەڵ دراوسەکانمانە تەعامل بکەین، یان هەڵسوکۆ بکەین، یان بەو شێوازەیەوە بڵێن ئەگەر لە بازنەکەی خۆمان بێت چاکەی لەگەڵا بکەم، ئەگەر لە حیزبەکەی خۆمان بێت چاکەی لەگەڵا بکەم، یان مادەم لە حیزب و لە بازنەی خۆمانیە خراپی لەگەڵا بکە و گوێ پێ نەدەی. نەخێر، ئەوە پێچەوانی دەقەکانی قورئانە، پێچەوانی دەقەکانی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام، بەڵکو تێگەشتێکی سەقەت و هەڵەیە. مسلمانی عاقڵ و ژیر ئەوەیە کە لەگەڵ هەموو کەسێکە چاکەکە، تەنانەت خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئافەرمیە ئەو کافرانەی کە لەگەڵ ئێوە ناجەنگواتە باز لە سەردەمی مەدینە و مەکەمان بۆ کا خوای گەورە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هیجرەت دەکات بۆ مەدینە و ماڵ و حاڵی خۆیان جێدڵن سەحابەکان لە ئەوان ماڵەکانیان تاڵان ئەکەن، دوای ئەکەونە شەڕ غەزای بەدر و ئوحود و ئەمانە ڕوئەدا، کوشتار لە نێوانیان ڕوئەدا. خوای گەورە ئەفەرمێ ئەو کافرانەی ئەو بێبوڕانەی کە لەگەڵ ئێوان نەجەنگاون، خراپیان بەرامبەر بە ئێوە نەکردووە، ئێوە لەگەڵ ئەوانە مەجەنگن، ئێوە لەگەڵ ئەوانە چاکار من، گوناحیشتان ناگا ئەگەر هاوکاریان بکەن، واتە ئەو پیان وترێ کافری مسالم وانە. جا ئەگەر تۆ کەسێ دراوسێ بێ هیچ شەڕێکی لەگەڵتان نییە، ئەوە بە تەئکید دەبێت زیاتر ڕێزی بگری، زیاتر بەدەمی بی، زیاتر تۆ لەگەڵی هاوکار بی، زیاتر چاکەی لەگەڵا بکەی، زیاتر تۆ کەسێک بی ئەسڵەن ئینسانی مسلمان لە پێشترە بۆی کەواوەکو دەست پێشخەر بێ لە چاکە و لە پیاوەتی و لە مەردایەتیە بەرامبەر بە دراوسێ. زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا کاتمان نەما، لەگەڵ بەڕێستان سپاس بۆ ئامادەبوونی مامۆستا غەریب محەممەد لە شارە زورەوەکەوە لەم تەوەرێ لەگەڵمان بۆ قسەکردن لەسەر ئەرک و مافی دراوسێ. سپاس بۆ مامۆستا. بینەران یاسی دەچینە لای بڕگەیەکی کورتی چەند خولەکی بزانین چیرۆکی ئەم جارەمان چه پەیامێکی تێدایە بۆمان. پێکەوە بینەری بڕگەی چیرۆک و پەیام دەبین. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بیسەران و بینەرانی خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرنامەیەکی تری چیرۆک و پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هیوادارم ئەم چیرۆکە و ئەو حەڵقەیەش بەدڵی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت. خۆشەویستانم، چیرۆکی ئەم جارەمان لە ژێر ناونیشانی هیوا. بێگومان ئەگەر هیوا نەبێ مرۆڤەکان بە ڕەشببینی ژیان بەسەر دەبن، لەبەرەوە دەبێ هەمیشە ئێمە هیوامان هەبێ و هیواش ببەخشینەوە بە دەور و بەرمان. خۆشەویستان، لە نەخۆشخانەیەک لە غورفەیەکی لەو نەخۆشخانەیە دوو نەخۆشی هەمان نەخۆشیان دەبێت لەم ژوورەدا. ئەم دوو نەخۆشە یەکێکیان قەڵەوێرەکەی لەژێر پەنجەرەی ئەم ژوورەدایە و ئەوی تریشیان لە لای دەرگای ژوورەکەدایە. ئەوەی لای پەنجەرەکە هەموو ڕۆژانە کۆمەڵێک قسەی خۆش و هیوابەخشین بە نەخۆشی دووەم دەبەخشێت. پێی دەڵێت ئەمڕۆ ئێستا ئەو دیمەنانە زۆر جوانن، ئەمە دەنجی چۆلەکەکانە، ئەمە دەنجی خوڕی ئاوە، ئەمە لەلای دارەکانە، ئەمە ڕێبوارەکانن بەسەر شەقامەکاندا دەڕۆن، ئەمە خەڵکە، ئەم هیوایانە، ئەم شتە جوانانە، ئەم
وێنەیە بۆ نەخۆشی دووەم دروست دەکات و پێی دەبەخشێت. هەتا ڕۆژێک لە ڕۆژەکان دکتۆرەکان خەبەر دەدەن هەواڵ بە نەخۆشی دووەم دەدەن کە لە لای دەرگای ژوورەکەیە کە دەڵێن نەخۆشی لای پەنجەرە واتە نەخۆشی برادەرەکەت وەفاتی کردووە. زۆر دڵتەنگ دەبێ نەخۆشی دووەم زۆر دڵتەنگ دەبێت کە لە لای دەرگای ژوورەکەیە، بەڵام سەیریشی پێدێ زۆر عەجایبی دێ کە ئەم نەخۆشە لەو شوێنە خۆشە بووە هەموو ڕۆژانە ئەو هەموو هیوایی هەبوو، شڕی ئاوی گوێ لێ بوو، دەنجی چۆلەکەکانی گوێ لێ بوو، ئەم هەموو ڕێبوارەی دەبینی، بەڵام چۆن ئاوا زوو وەفاتی کرد کەچی ئەو لە لای دەرگای و هیچیش نابینێ، بەڵام هەتا ئێستا هەرماوە. بەڵام گوێی لە وەڵامێکی زۆر سیر دەبێت کاتێک کە دکتۆرەکان پێی دەڵێن ئەم نەخۆشەی کە لە لای پەنجەرە بوو هەردوو چاوی کوێر بوو، بەڵکو نابینا بوو، هیچی نەدەبینێ. بەڵام سەیری پێدێ نەخۆشی دووەم کە بۆ ئەم قسانەی دەکرد، دەڵێ ڕۆژانە کە ئەم قسانەی دەکرد و ئەم هەواڵانەی بە تۆ دەدا بەس بۆ دڵخۆشکردنی تۆ بوو. ئەمە هیوابەخشینێک بوو بە تۆ بۆ ئەوەی ئەم هیوانت پێ بەخشێ و بەڵکو تۆ تەمەنێکی زیاتر بە لەش ساغیەکی زیاتر و هەروەها گەشتبینیەکی زیاتر بە تۆ ببەخشێ. خۆشەویستانم، ئێمە لەم چیرۆکە تێدەگەین کە خەڵکانێکی زۆر هەنە لە دەرەوەی خۆمان کە ڕۆژانە هیوامان پێدەبەخشن، ڕۆژانە ئومێدمان پێدەبەخشن، ڕۆژانە هەواڵی خۆشمان دەدەنێ، کەواتە دڵسۆز زۆرە لە دەرەوەی خۆشمان، کەواتە بە ئەمانە فەرامۆش نەکەین. یەکەمیان بۆ خۆمان هەمیشە هیوا بەخش بین، هەمیشە بە هیواوە بژین، هەمیشە بە گەشتبینی بژین، هەمیشە بە ئومێدەوە بژین کە دوای هەموو تاریکایەک دوای هەموو شەوە زەنگێک ڕۆژێکی ڕووناچی لە دوایە. لەبەرەوە با ئێمە هەمیشە هیوا ببەخشین بە خۆمان و بە دەرەوەی خۆشمان و هەروەها ئەو کەسانش لە یاد نەکەین لەبیر نەکەین کە ڕۆژانە هیوامان پێدەبەخشن. هیوادارم ئەم چیرۆکەش بەدڵی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و چیرۆکێکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ. دوێنێ ڕۆژی گیانی کرێکاران بوو بەداخەوە لایەنە پەیوەندیدارەکان لە بەتایبەتی لە سەرۆکایەتی حکوومەت جگە لە پەیامێکی پیرۆزبایی هیچی دیکەیان لە دەست دەرنەهات بۆی کە بۆ کرێکارانی بکەن. بەڵام ئێمە لێرە دەمانوێت لە سەرۆکی حکوومەت زیاتریان بۆ بکەین، جگە لەوەی کە پیرۆزباییان لێ بکەین دەمانوێت دەرگڵێکیشیان لەگەڵا بکەین و هیچ نەبێت باز لە ژیان و معاناتی کرێکاران بکەین، بزانین ئایا بارودۆخی ژیانی کرێکاران لە ئێستادا چۆن ئەگەر چی لە ئێستا نەکرێکار تەنانەت جگەل لە پلە باڵاکان هەموو موچەخۆرەکانی دیکەش ژیانیان خراپە بەهۆی دواکەوتنی موچە و بەتایبەتی سێ دوومانگێکە لە قەرەنتینەی ماڵەوەن و هەمویان لەبەهۆی کۆرۆنا و 2000 ڕەمەزان ئێستا بارودۆخی ژیان بەگشتی لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن خراپە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لەسەر بارودۆخی ژیانی کرێکاران میوانداری زۆر بەڕێز کاگەلی ئەحمەد کارگەڕی سندیکای کرێکارانی بیناسازیمان کردو. کاگەلی زۆر سپاس بۆ دەرفەتی خۆ بەخێر بێت. دەستپێک پیرۆزباییتان لێ دەکەین کە دوێنێ ڕۆژی گیانی کرێکاران بووە و دوایەوە دەمەوێت بێمە سەر ئەو باسیەوەی کە دوێنێ چیتان بۆ کراوە لەلایەنە پەیوەندیدارەکان بەتایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەوەی کە جگەل لە پەیامی پیرۆزبایی هیچ شتێکیان بۆ کردوون؟ لە ڕاستیە سەرەتا من پیرۆزبایی لە کرێکارانەکەم کرێکارانی کوردستان و کرێکارانی جیهان بەڕاستی کرێکارانی کوردستان لە هەلومەرجێکی زۆر خراپاژین. دوێنێ چیمان بۆ کرابێت لە ڕاستیە لە ئێستاە کرێکار کە بێنانە بێ ئیشە بێکارە وەزعێکی زۆر نەئاسایی هەیە. لە ڕاستیە پیرۆزبایی لەم کرێکارە ناکرێت کە ژیانێکی ئینسان نییە، یعنی وەکو ئینسانێک پێداویستی ئینسانی ئەو بەدەست نەهاتووە. سیرەکەی ئێمە کرێکار ببینە هەرچی بینا و ئاپارتمان و شوێنی گەورە و هەرچی شتێک کە سەرنجی مرۆڤ ڕاکێشێ کۆشکۆتەلا لە دنیا کرێکار دروستی کردووە. لە کاتێکا کرێکار لای ئێمە هەیە لە ئوتێلاژی، کرێکار لای ئێمە هەیە خانوویکی نێتیا بژی، کرێکار لای ئێمە هەیە بەتاڵە ئیشی نییە، کرێکار لای ئێمە هەیە کاری دەست ناکەوێت. لەبەرەوە بەڕاستی ئەم جۆرە ژیانە شایستەی ئەو کرێکارە نییە کە هەموو ئەم دنیای بەخۆشی بۆ خەڵک دروست کردووە کەچی لە دوجارە خۆی هیچ سوودێک لەم داهێنانە گەورەیە و ڕنج و ماندوو بوون و هیلاکبوونی خۆی بەدەست ناکەوێتەوە. زۆر باشە کاک ئەحمەد، ئێوەکو با بڵێن سندیکای کرێکارانی بیناسازی ئەوانەی توانم بڵێم ماندووترین جیلەکانی ناو کرێکارن یان ماندووترین توێژی
تاوان کرێکار گەر بازنەکە فراوانکەین بەم هیچش ئێمەوەی دیکەین ئێمەش دەگرێتەوە جلا بۆ زانیاری هەمومان کرێکان باز دەتوانین لێ ماندووترین جۆری کرێکارەکان کرێکارانی بیناسازی و بەڕێش ناوەکو سندیکایەکەوە بۆ پشتیوانی و پشتگیری و ئیشکردن بۆ ئەوان قورسترین معاناتەکانیان سەختترین معاناتەکانیان ئەوانە چین بۆی هەموو کەس بزانێ و ئێوەش چیتان بۆ کردو لە ڕاستیە ئەمە هی ئیستە نییە یانی ئەم کێشانە ئێستاە کێشەکان کەڵەکە بووە ئەتوانین بڵێن لە 4-5 ساڵی لەمە پێشەوە کە قەتێ قەیران دەستی پێکردووە بازار قورس بوو بۆ کرێکار واتە بازاری کرێکار فرۆشتنی هێزی کرێکار کەم بووە کرێکار بیەوێ هێزی خۆی بفرۆشیەوە خاوەنکار لێ بکڕێ بازارێکی وەستاوە ینی هەندێک لە ئامارەکان دەرێخەنڕە هەفتەی یا 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژجاری 1 ڕۆژکاری دەستکەوتووە کرێکارێ 1 ڕۆژکاری دەستکەوتووە چکە ئێمە گەراگەدار بین ئێمە 2 شێواز لە کرێکارمان هەیە ئەو کرێکاری کە لە کارگەیەکە ئیشەکا و سابتە ئەم کرێکارە ژیانی لایەنی کەم ژیانی مەزمونە لە بڕێ موچەیەک وەرەگرێت لە بەرامبەریە سندیکای کرێکارانە بیناسازی ئەم جۆرە کرێکارانەمان هەیە ئەمانە لە ڕووی ئیساب و برینداربوون و مافەکانیان و دەرکردنیان هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەرشانی ئێمە ئیشە یاسایەکانیان بۆکەین و کارەکانیان ڕوبەڕووی خاوەن کارەکانیان نەکەینەوە بەڵێوانە سابتن کرێکارێکی ترمان هەیە ناوی کرێکاری متەفەریقەیە کرێکاری ئەو خانوانەیە کە بە متەفەریقە دروستەکرێ من و تۆ خەڵکی تر خانوویەک دروستەکەین کرێکار ئیشی تیاکە لەگەڵ وەستایەکە ئیشەکەن ئەمانە کرێکاری ڕۆژانن ئەم کرێکارانە بەڕاستی بەر زەربە و لێدانی کوشندەی ئابووری کەوتون لە ئێستاە ینی وەزعێکیان هەیە وەزێکی زۆ خراپە تەنانەت کرێکار هەیە 1000 دیناری لە بەخەڵانی وەزعانەونە خراپە ڕێژەکەشی زۆرەوە ئێمە لە کوردستان هەر ئەوەمان نییە تۆزی لەمە بەشباسی کرد ئێمە سەدەها بە 100,000 کەسی خوێنەوار و خاوەن شەهادەمانەیە ئەوانش لەبەرەوەی بۆ بازاری عرز بازاری کڕینی هێز و توانا و شەهادە ئامادەن کارکن سە تۆ ئامادەجی هەیە کارکەی بە شەهادەکە و بە تواناکە و بە هەموو شتێک بەڵام ئەگەر کەسێ تاعینت نەکە تەوزیفە نەکە داد نەنێ هێزی کارەکە و کەس لێو نەکڕێت تۆش بەکرێکار حسێبی بۆچی بەکرێت حسێبی چکە ئامادەی بازارڕەکەی بەڵام بازارڕەکە ئیستیعابی هەموو ئەم خەڵکە ناکە بووە لەبەرەوەی سیستەمێکی باش سیستەمێکی گونجاو یاسایکی گونجاو ئەم ئیدارە و دەسەڵات و بەڕێوەبردنانە نابا بڕێەوە لەبەرەوەمانە کێشتێکی گەورە بۆ کرێکار دروستەکە لە دوجارە قەیرانەکەی قوڵتر کردوێتەوە 4-5 ساڵی قەیرانە هاتووە گەشتۆتە چی گەشتوتە کەرەنتینە 2 مانگی کەرەنتینە کرێکار ئەو هیچ کارێکی دەست نەکەوتووە ئازوقەشی بەر نەکەوتووە پێداویستی ژیانیشی دابین نەکردووە کرێخانوو هاتوۆتە سەری لێ یاساکەیە کە ئەوەی بۆ ئەم جۆرە وەزع دیاریەکرێ بەڕاستی ئەو کرێکارانەی کە لە کارە بوون و لە ئیشابوون لە یاسای هەفتابێکی دەتوانم بڵێم مادەی 65 ساڵی هێشتا دیاری کراوە ئەو کرێکارانێکەوە زیاتر لە کاران ئەمە خاوەنکارەکە هەتا 6 ڕۆژ ئەتوانێ ژیانی دابین بکاوەتە یاخود ئەو وەزعانە ئاسایی کە دروست بووە دەسەڵاتی کرێکاریتیانە ژیانی بەردەوام بێ خاوەنکارە بێ قەرەبووی بکاتەوە و ژیانی بەڕێبەڕێوە و موچە و معاش و ژیانی بۆ دابینکە بەڵام ئەوانەی کە لە کارگەکانانین و سەحابکارێکی دیار نییە و بە ڕۆژانە ئیشەکە ئەمە چییە بێ قەرەبووی کاتەوە لە ڕاستیە ئەمە ئێمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان هەیە و لە هەمان کاتە ئەنجومەنی وەزیرانمان هەیە ئەبێ لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە لەو داهاتەی حکومەت دەیەتی کە لە نەوتە چکە سەرەتا ئێستا پشتڕاست کراوەتەوە ئەساسەن تۆ پشت بەنەوت بەست و باشترین داهاتر ئەو لەویاتی هەبێ بۆ بەڕێوەبردنی خەڵک نەوتە تۆ لە کەرتی کشت و کاڵکۆتی پیشسازی نەبوژانوەتەوە نەوتیش بەو ڕژەیە کە دابەزیوە وەکو بازەکرێ ئێستاکە لە تۆمۆحی بەڕێوەبردنی خەڵکو و دابینکردنی ژیانی خەڵکان نییە لەبەرە تۆ بێ قەرەبووی چی کردەوە قەرەبووی ئەو کرێکارانە بکەیتەوە کە ئەم 2 مانگی کەرەنتینێ مانگێکی ڕەمەزانیشی بەسەرا هاتووە کە بودجەیەک لە حکوومەت دیاری بکرێ بۆ خزمەتی ئەم کرێکارانە ئەوەی لە یاساکە ئێمە هاتووەڵە لە 285,000 کەمتر نەبێ هەر کرێکارێ بیدرێتێ و بڕێ گاز و قەشی پێ بدرێ ئەوە ئەتوانین بڵین بە هەنگاوێکی باش دانرێ ئامارتان لایە ئێوە ئەوانەی کە بڵین لەسەر جادەکان بۆ نمونەچیتە مەدانەکان کرێکارێکی زۆر وەساوە نەچن بۆ ماڵەکانی شەکەنیان لەگەڵ وەسا هیچ ئامارێکە چەند کرێکاری ئەو ئامارانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە ئامارە نێردوڵەتەکانی شۆبوانی خۆشمانەوە یعنی 80,000 بۆ 100,000 کرێکار ئەبن وە زیاتریش لە هەرێمی کوردستان بەڵێ زیاتریشە بێت بەڵام یەکێک لە کێشەکانمانەوەیە ئەم ئامارانە مەسەلەن ئیشی لەسەر نەکراوە
کەڵێن ئیشی لەسەر نەکراوە ئێمە ڕاستەوخۆ تووشی بەرکەوتنەوە لەگەڵ ئەو کرێکاری ڕۆژانە ئیشەکە ئەو کرێکاری کێشی چێ بێ دێ بۆ لامانیان ئێمە بە کێشەکەی زانیە چین بۆ لای وەرم نەکرێکاری وای تووشی ئیسابا بێ لە بینایەکە بێتە خوارەوە دوێنێ کرێکارێکمان هەبوو پێرە لە بینایەکەوتە خوارەوە دوێنێ سەردانمان کرد ئەم کرێکارە سەریشکاوە مثلەن باڵی شوێنێکی عەزیەتی پێگەیوە ئەم کرێکارە پێویستی بەوەیە خاوەنکارەکە تعویزی کاتەوە خاوەنکارەکە ئاگای لێبێ خاوەنکارەکە مەسروفاتی بچێشەیە ئەو مودەی تا چاگە بێتەوە وەلایەنی کەم 3 موچە تا 6 موچەی باتێ بۆ ئەوەی ئیداری ئوموری ژیانی خۆی و ماڵ و مناڵ و هەموو شتێکی کرێ بەڵام ێگە کرێکارە مرچی بکەین باشە ئەگەر کرێکارێک ساحب ئیشی نەبوو تووشی و حاڵەتە دەچیت ئەبێ ساحب ئیشی هەبێ یا بێ وەستای هەبێ یا بێ مقاولی هەبێ لابوو تۆ لە بازاڕە منەوەژەر حسێبە بۆ نمە من خانوێک دووسەکەم کۆمەڵی کرێکار دێن لامیش دەکەن بەڵام یەکێکیان تووشی قاشکانێک دەبێت تووشی مەسئولیاتی یاساکە دەبێت ساحبی ماڵەکە یاساکە ساحبی ماڵەکە ئەبێ مەسئولیاتی ئەو کرێکارە بگرێتە ئەستۆ چکار ڕاستەخۆ لەگەڵ بۆ تۆ ئیشی کردووە بۆ تۆ ئیشی گریسە کرێکارمان هەیە وایە وەستایەکمان هەبوو لە کورسات کەوتە خوارەوە سەری تقریبان حەفەت تەقەڵی پێوە بوو نزیکەی 37 ڕۆژ بێوەش کەوت لە خەستخانە ئێمە سەدانمان کردومانە و خاوەنکارەکە بەپیر ئەوە چوو بووە شتێکی بۆ کردبوو لە خستخانە لەگەڵەوەش ئێمە بەپی یاساکە مامەڵە لەگەڵ خاوەنکارەکەکەین خاوەنکارەکە بزانین ئەم کرێکارە تووشی عەجزە بێ خوا نەخواسە لەوانەیە قاچێکیش نەکات دەستێکیش نەکا لەوانەیە ئەم کرێکارە بریندارەکەی سەقەتی تیا دروست بێ دەرەنجامی ئەوەی کە لێکەوتوتە خوارە لەوانەیە چاک ببێتەوە بەپی ئەو حاڵەتانە مامەڵە لەگەڵ کەساکەین یاساکەش وایە مەسەڵەن کەسێک گەمرێ کۆچەکە ماڵ و مناڵیە خۆگە کرێکارەکە کۆچیکە ماڵ و مناڵەکەی نامرێ خۆ ماڵ و مناڵەکەی بێکی بێ بەخێویکە کرێکارمان هەبوو ئەتوانم بڵێم لە ئەسنای ئەو مشکلانەی کە ڕوو بووماوەتەوە کرێکارمان هەبووە مردووە کە مردووە ئێمە خاوەنکارەکەمان بان کردووە هەندێک تعویزی پارەمان لێ وەرگتۆ بۆ کرێکارەکە هەندێکیشی هەبوو خانومان پێکڕیەوە بۆ کرێکارەکە خانوێکی بۆ بکڕێ و مانگانێکی بۆ ببڕێتەوە لەبەر ئەم کرێکارە ماڵ و مناڵەکەی خۆ نابکوێتە سەر جادە ئەبێ موچەیەکە بێ پی بژی زۆر باشە کاگالی 2 مانگ قەرنتینە و قەدەغەیات و چۆ بوو کە کرێکار کە ناتوانێت هیچ شێک بکە ئایا ئەوەندە ئێوە بزانن ئەو 2 مانگەوانەی کە خاوەنکاریان هەبوو هیچ موچیان پێدەدرایەوە لە کۆمپانیەکان لە ئەوانی کەەوە خۆت تاماژت پێکرد خاوەنکارن لەسەر بیناکان تەلارسازیەکان هەموو ئەمانە ئایا موچێ و 2 مانگیان پێدراون کە نەچوونەتە سەرکارەکانیان ئەوەی ئێمە معلوماتمان هەبێ بەڕاستی لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و لە ڕێگەی وەزیری خۆشەوە لیزنەی مختص دروست سەکرێ بۆ ئەو کۆمپانیا بۆ ئەو کارگانی کەن و ئەوانەی کە کرێکار ئیشی تیا کردوون هەر کۆمپانیا گەر کارگەیەک تعویزی بەپی یاساکە نەکرد بێ بۆ کرێکارەکان لە 2 مانگی کەرەنتینەیە ئەو بەڕێی محکەمە بنەوە هەمان بەڕۆژ کاتی قورسە بنەوە زۆر باشە 2 مانگەکە تێپەڕی ڕەمەزانی هاتووە بەسەراوە لە هەندێک شوێنی شایشتا هەر کار نەبووەوە خۆی لە ئەساسی لە 2014ەوە بەرەبەر کار کەم بووەتەوە و خۆتەزانی کار نەماوە بارودۆخی ژیانی کرێکار لە ئێستادا چۆنە لە بێکاری لە کەرەنتینە و قەدەغەیات و چۆ لە ئێستا کە مانگی پیرۆزی ڕەمەزانە بارودۆخی ژیانیان چۆنە بەتێبەتی ئەو موچە خۆرەکان بارودۆخی ژیانیان خراپە و موچە دواکەوتووە ئایا دواکەوتنی موچەش کاریگەری بەسەر ژیانی کرێکارانەوە دروست کردووە بێگومان ینی ئاگادار بین هەر موچەیە نەگات هەر موچەیە پێشکەش بە خەڵک نەکرێ بە موچە خۆران کرێکار وەزعی ئابووری و ژیانی هەلومەرجی کرێکار زۆر نالەبارترە بێت چونکە هەتا موچە هەبێت بدرێ بە خەڵک کرێکار لایەنی کەم ئەتوانین بڵین لە ڕەنگە کریەکی دەستکەوێت لایەنی کەم ئیشێ کارێکی دەستکەوێت لایەنی کەم بتوانێت ئەو پارێکە خەڵک وەرگەمی سوودی لێ ببینێ بۆ ژیانی ڕۆژانەی خۆی بێگومان لە نەبوونی موچەیە کرێکار ژیانی زۆر خراپتر بۆ لەو حاڵەتێکایە یعنی بەتاڵەیەکی قورس دەستی پێکردوە لە ئێستاە بەتاڵەکەش بەوەیە کە کار نییە و کەرەنتینەیە و مانگێکی ڕەمەزانیشی بەسەرا هاتووە و ئێمە شتێکی تریشمانەیە لە مەسەلەی کارە دەرکردنمان هەیە بڕاستی ئێمە زۆر کۆمپانیا هەبوو خەڵکی دەرکرد بەبێ سەبەب ئەم ماوەیە هەمان بوو لە کاتی کەرەنتینەیە و پێش کەرەنتینە ژێمە هەمان بووە 12 کەس 15 کەس بەیەکەوە کۆمپانیا هەبوو خەڵکی دەرکردووە خاوەنکار خەڵکی دەرکردووە لەبەرەوە ئەوانە بێ لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی سندیکاوە لە ڕێگەی حاکمی عەمەلەوە دادوەری کارەوە و ئەوانە هەموو
مافەکانی خۆیان بۆ وەرەگیرێت لەوەی کە ئەوەی هەر کەسە دەرەکرێت بێت سێم و چێ بدرێت تاوەکو ئیشە دۆزێتەوە بەبێ ئاگاداری کرێکارەکە نابێت دەرکرێت سەکرێکارمان هەیە بەبێەوەی ئاگادار کرابێتەوە خەڵک خراوەتە جێگاکەی و کرێکارەکە دەرکراوە لەم دوو مانگی کەرنتینە تەعویزی نەدراوەتەوە و هیچ کرێکارەکە موچەیەکی نییە لەو حاڵەتەیە خاوەن کارەکە بەرە ڕووی کەرنتینە بێتەوە بەرە ڕووی تەعویزی چەند مانگی کرێکارەکە بێتەوە بەرە ڕووی دایری زەمانە بێتەوە بێ زەمان کرابێ ئەم کرێکارە لە سا حەڤەی موچەکەی بە لە سا پێنجی خۆی و 12 کۆمپانیەکە کە بۆیەدا لە موچەی گشتەکەی خۆی بۆ خرابێتە سەر زەمانەگە نەخرابێت لە سەر زەمانمە پێەکەین بە زەمان و ئەوانە هەمووی گەرنتینەن بۆ کرێکارەکە کە بتوانێت ژیانی پێ بڕۆ بڕێ کاویلی گرفتێک هەیە بە تایبەت بۆ ئەوانەی کە با بڵێن ئیشی سابتیان نییە توان بڵێن لەبەرەوەی کە تۆ نازانی مامەڵ لەگەڵ کێبکی ڕەنگە خەڵکەکان زۆر بوون و ئامارەکانیش زیاد بوون کە باسمان کردن ئەبینین کرێکارێک گۆڕانکاری زۆری بەسەردادە یعنی من پێم خۆش چەند ڕەنگە کۆنتترۆلکردنی مە زۆر خۆش حەزەکەم هۆکارەکانی لە بەرزەوە بزانم بۆ لە شاری هەولێر کرێکارێک ڕۆژانە بە 40,000 خواردنیشیە دەنێت لە سلێمانی بە 25,000 لە هەڵەبجە من پرسیمە بە 25,000 خواردنیشی نادێنێت ینی کرێکار هەر هەمان کرێکارە لە مەنتیقە جوگرافیەکان فەرقیە ئەڵێ جاری وا هەیە مانگی وایە کرێکارشێتە 50,000 بە 50,000 کرێکارە هەیە ئێتە خواترەوە هیچ وەساکان با بڵێن فەرقی هەیە 7,000 و 6,000 کە بڵین هوەرەکەش دەزانن لە بێ ینی ئەو کرێە هیچ ڕێکارێک نییە جۆرەکان کۆنتترۆلی بکایان لەبەرەوەی کرێکار زۆرە کابراایەک دێ بێمنەتان دەڵێ بە 15 دەیکەن بیکە نایکە من خەڵکی تر دەبم بۆ 25 سیتان نادەمێت ئەگەدار بین ئێمە لە مەجای ئەوەیە کە کار کەم بێ نرخی کرێکار نرخی ئیشکردنی ڕۆژانش دابەزێ ئەرز و تەڵەبە چەندە خواز لەسەر کار زۆر بێ ئەوەندەش نرخی ڕۆژانەی کرێکار بەرزە بێتەوە لەبەرەوە ئێمە خواستەکەمان بۆ کار زۆر کەمە خۆتە زانی 1400 کۆمپانیا لەم هەرێمە وەزعی زۆر خراپ بووە کۆمەڵێک بازارا کەس ئیفلاسی کردووە لەو مەجالەیە لەبەرەوە ئەم وەزعە ئێستا کرێکار بڵێ نرخێکی بدا بنێ بە نرخی ئیشکە ئەمە زۆر زەحمەتە بێ دوای ئەوە ژێمە کرێکاری بیانیمانەیە لە هەرێمە ئیشەکان خۆ کرێکاری بیانی هەمان ماف لە یاساکەیە هەمان مافی کرێکاری خۆمانی هەیە بە کۆمەڵی شتی جیاوازی مەسەلەن زۆر کەمەوە ئەجنا هەمان مافیان هەیە بەڵام ئەگەدار بێن هێنانی کرێکاری بیانیش بۆ وڵاتی ئێمە ئەمەش چونکە دراسە نەکراوە بەبێ پلانە بەبێ ئەوەی تو حسابی کرێکاری خۆت و ژیانی وڵاتی خۆت و بژێوی کەسەکانی ژیانی وڵاتی خۆتکەی تاچی خۆتکەی لە وڵاتی خۆتا چەندی دەسەکەی و داهاتەکان با زۆرینەیەکی بەر کەسایەتی وڵاتی خۆمان بکەوێ کە کاتێک کرێکاری بیانی دێ بێگومانە معادلانە ئەگۆڕێ هێنانی یەک کرێکاری بیانی بۆ هەرێمی کوردستان 3 فرسەت و دەرفەت بۆ خۆمان لە دەسەدا کە کرێکاری ئیش بکە ئەوەش بۆ خۆی چەکە لە مشکلەکان بۆ نمونە کرێکاری ئێمە زۆر جار گلەی و گازندە لەوەکەن ئەڵێ کاکە برا کرێکارێکی کورد لە ئێرانەوە دێ ئەلێرە مانگێ 2 مانگ ئیشەکە 500-600 دلار باتەوە بۆ عیلەکەی ئێمەش لێرە هیچمان دەست ناکەیت زۆر باشە کاکعەلی زۆر بە کورتی بابێنە سەر ئەوەی کە ئێستا هەموو زوڵمەی لە کرێکار دەکرێت ئەم هەموو مافەی کرێکار کە دەخورێت ئایا هەڵوێستی کرێکاران چییە؟ ئایا لەم کاتەیە کە دواکەوتنی موچە هەڵوێستی ماوەسایانی بە دواوە دێت و فەرمانبەران و بەرەبەرە خەریکە شەپۆلی ناڕزایەکە زۆرتر دەبێت ئایا کرێکەران هیچ ناڕزاییەکیان دەیە هیچ هەڵوێستێکیان دەبێت لەسەرەمە؟ من پێم وایە ینی کرێکاران لە ئێستاە ئەو هەنگاوەی کە زۆر باش بێ بۆیان بکرێ بەڕێی من ینی ژیانی ئێستایانە کە ئێستا بەچی بژین ئەبێ بیر لەوە بکەینەوە ینی لایەنی کەم ئازوقەیە شتێ بۆ کرێکار دابین کرێ بەڕاستی ژیانی ڕۆژانەی پێ بڕوا بەڕێوە چونکە لە ئێستاە تۆ ناتوانانی هەم ئازوقەش و ئەم کاریشی بۆ بدۆزیتەوە ئەوی چەکە لە زەحمەتیەکان لەبەرەوەی بێپلانی حکوومەتی هەرێم لەو مەجالەیە زۆر زۆرە وەرە لایەکی تریشەوە ئێمە بتوانین ینی ئیسفادە لە وەزعی خۆمانکەین کە هەیە ئەو هاوکارانەی کۆکراوەتەوە و بڕێک پارە لە ڕێگەی وەزیری کاروباری کۆمەڵایەتیەوە بتوانین هەوڵەکی بۆ بدرێت تەنخان کرێ بۆ کرێکارانە هەرچەندە ئێمە وەکو سەندیکا ینی ئێمە نەوەستاین ئێمە لەگەڵ ڕێکخراوی سیدیۆیە بەڕاستی هەمانجێکمان هەیە ئێمە لەوەتی کەرەنتینەیە ئەتوانین بڵین ڕۆژانە ئێمە خواردنمان تەوزیع کردووە بەسە کرێکارانە هیچ فۆرمێکی تایبەتمان
بۆ بڕکردوونەتەوە و ئەو کرێکارانە ژیان و ئاسیانمان دیاری کردووە و هەوڵمەنداوە ئازوقە ئەوەی کە لە توانامانەیە بگەێنین ئەو کرێکارانە ئەوەی کە لە توانامان هەیە ڕێکخراوی سیدیۆ خۆشببختانە یەکێکە لەو ڕێکخراوانەی کە کایبختیا بەڕێوەبەرەتی هاوکاری چی باشی لەو مەجاالایە بۆ کرێکاران تەرخان کردووە ئەو بەشە خۆراکانی کە هەیە بە هامانکی ئێمە ئێمە لەگەڵ تیمەکانیانە دەرەچین ڕۆژانە ئێمە توانی بڵین ئەو کارانەمان کردووە. لەگەڵەوەشە ئێمە لە سندیکا بەڕاستی نزیکەی 105 فۆرمێکمان پڕ کردەوە کە فۆرمەکە توانین بڵین لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بۆ سندیکای کرێکارانی بیناسازی بوو بە تایبەت و فۆرمەکە توانرا خۆشببختانە ئەمڕۆ کە کاتێ تەقدیم بەڕێوەبەراتی کاروباری کۆمەڵاتی کرا لە سلێمانی خۆشببختانە ئەمڕۆ توانرا لە ڕێگەی جەنابی وەزیرەوە چۆسانخانەوە جودێکی زۆر باشی کرد بۆ کرێکاران و بڕیارەکەی کرد بە فەرمان هەر بە فەرمان ئەو 105 فۆرمە بخرێتە دابەشی خۆراکە و بۆ کرێکاران. بەڕاستیانی سێمە کرێکارێکی زۆرمان هەیە کە بتوانین لەوانەیە بە هەزارا فۆرمی بۆ پڕکێتەوە خواردنی بدەیتێ لە کاتێکە ئێمە دەرگاکان و هاوکاریەکان وانەی لەسەرمان کراوەتەوە زۆر کەمە کە تایبەت بۆ کرێکاری لە بازاڕ. بەڵام من وەڵامی ئەوە ڕێگرت هەڵوێستان دەبێت هەڵوێستی ئێمە چیە ینی خۆتە زانی خۆ ئێمە سندیکاین سندیکاش عادەتەن ڕێکخراوێکە بە قانون دروست بووە و ڕێکخراوێکە لە چوارچێوەی یاسای مەدەنیانیشەکە و ئێمە کوتەکمان پێ نییە بەکاری بێنین لە چوارچێوی یاسای ئیشەکەین ئەوەی بە سندیکای کرێکارانی بیناسازی ئەکرێ هەموو هەوڵەکان ماخسۆتە گەڕ بەڕاستی یاداش نامەیەکە دراوە دوێنێ ئەمڕۆ کۆمەڵی کرێکار یاداژنامەیەشانداوە لە حیزبی شوعی و کۆمەڵێ ئەتوانین بڵین پێشنیاریشانداوە بە وەزیر و لەگەڵەوەشە ئێمە لە کاری خۆمان نەوەساوین و بەردەوام ئێمە ناڕەزایەتەکانی کرێکار و ژیانی کرێکار و کێشەکانی کرێکار و معاناتی خێزان و مناڵی کرێکار و بەکرێچێتی و بەنەبوونی و بەکار و بم قەیرانە خۆسەوە کە تێکەوتووە ئێمە هەوڵمانداوە بیگەینە حکوومەت و حکوومەت بتوانێت ئیستیجابەیە بێ دەرگایە بکاتەوە بۆی کرێکار لەو معاناتە تۆزێ ڕزگارکەین ژیانە ناسان. زۆر باشکاری وەکو کۆتا قسەت کاتمان زۆر کەماوە ئەگەر شتێکت ما بێت ئێمە نەمان پرسیوە یا بتەوێت بڵێ زۆر بە کورتی. بڵێ لە ڕاستیە خۆی گلەی لەسەرەوە هەیە خۆشمان گلەیمان لەسەرەوە هەیە ئەو یاسایی کە ئێمە کاری پێەکەین یاسای ژمارە هەفتاویەکی ساڵی 1970 یاسایکی کۆنە و یاسایە بێ هەموار کرێتەوە. ئێمە داوامان کردووە کە یاساکە حکوومەتی هەرێمی ئەو یاسایە هەموار کاتەوە بە شێوازێکی زۆر سەردەمیانەی یاساکە دابڕێژێتەوە و لە هەمان کاتە ئەرچی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزیری ژەوە بێ بە دوواداچوون بەڕاستی بۆ کارگەکان کە و بە دەداچوون بۆ معاناتی کرێکار و کێشەکانی کرێکارکە و لە هەر شوێنێکەوە هەر دەستگایە هەر خێرخوازێک هەر کەسێک بتوانێت هاوکاری کرێکارکە من پێم وایە هەنگاوێکی گەورەیە و ئێمە ئینسانێکمان لەو معاناتە ڕزگار کردووە کە ڕەنگە ئەمڕۆ پاروێنانی نەبێدەچی. زۆر باشە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون بینانی بەڕێز سپاس بۆ بەڕێز کاگالی ئەحمەد کارگێڕی سندیکای کرێکارانی بیناسازی لەم تەوەرەیە لەگەڵمان بوو. بڕگەی دروستکردنی خواردن و شیرینیمانێ خاتوو نزار نەسرەدین پێمان بێ جەلال ئەمڕۆ برنج بە شویت خواردنمان بۆ دروستەکە شیرینی نییە برنج بە شویت خواردنی برنج بە شویت چۆن چۆنیە بینەری دەبین. تەنها و هەمیشە بەناوی خوای گەورە و میهرەبان منزار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم. ئەمڕۆ دێمە خزمەتان بە دروستکردنی جۆرێکی تر لە خواردنی ئەمڕۆمان کە ژومێکی سەرەکیە لە هەموو ماڵەکە بەڵام تەنها ئەمڕۆ من تۆسە گۆڕانکاری تیاکەین برنج بە شویت. هیوادارم لەگەڵما بن بۆی دەست بکەین بە ئامادەکردنی خوانی ئەم ئێوارەمان. خۆشەویستانی من پێکهاتەی خوانی ئەم ئێوارەمان بریتیە لە برنج کە ئینشاءالله لە هەموو ماڵەکە هەیە، پاقلە کە ئێستا وەرزێتی ئێستا کاتی پاقلەی لە کوردستانی خۆشەویستی خۆمانە وەرزێتی،
پیازێکم ئەوێ بۆ ناوڕۆنەکەی پیازەکەش اختیارێ یانێ کە سەر هەندێک خوانەوادە حەزلێتی لە ناو برنجا پیاسەبێ هەندێکیش هەیە حەزیلێنە لەگەڵ شویتم هەیە ئێستا شوالاتو هەرچوە بەرز شویتمان دەست ئەەکەوێ بەڵە خۆشەویستان ئێستا دەست ئەەکەین بە ئامادەکردنی من بخوانە ئامادە یەکەم بۆ 4 نەفەرە بیرمان نەچێ سەرەتا بە هەندێک ڕۆن گەرمکەین من پاقلەکەیش دەنگ کراوە وە تۆکڵێکی شێوە پاقلەکەەوە تۆکلەشمان لێ کردوتەوە ئێستا تا منجەڵەکە کەمێک گەرمە بێ من لە دەستێکی شویت کەمێکی هێناوە دیەکەین عادەتەن شوید بۆ نوبەرامێکی خۆشی هەیە ئەتوانی لە ناوی ماستا و لە ناوی دۆ یان وەکو سەوزە بەکاری بێنی بیخۆی ئێستا ئێمە برنجی پێ ئامادە ئەەکەین بە پاقلە ئامادەکردنی ئەم خواردنە شتێکی نوێ نییە بەڵام حەزم کرد بیری ئێوە و خۆشمی بهێنمەوە کە با برنجەکان تەنها سادە نەبن یان باس تەنها هەر گۆشتیتیان نەبێ یان جارە سەوزەی تیا بێ من برنجەکەم کەمە کە خوانەکەم کەمە ینی ئامادەی ئەەکەم کەمێکی شویتمەوێ ئێستا من پیازێکم ئەوێ ئەمە بڵێن ئەم پیازە بۆ ناوی ڕۆنەکە اختیاریە ینی هەندێکەیە حەزی لێ نییە هەیشە ئاسایی حەزی لێیەتی لە ناویە بەڵام من لێرە پاقلە و شویتمەیە پێم خۆشە ئەم پیازی شەبێ لەناو برنجەکەیشم دەتکەنەوەکەیە ئەوش هەر اختیارە بەڵام هەر جوانە من نیوەی پیازێک بەکارەهێنم کۆتە سەر ئەو خواردنی ئێستا من 2 پەرداخ برنجم هەیە پێشتا پیازەکە وەک گوتم اختیاریە ئەگەر تۆ حەزت لە پیاز نەکرد ئەتوانی پاقلەکە سوورکەیتەوە بیرمان نەچێ ڕەگەزی سەرێکی خواردن خوێ بە تایبەتی لای کوردەواری خۆمان گەر خوێتیانە بێ ناخورێ جوان پیازێکی بۆ زەرد ئەەکەین بەڵام بە پیازەکە نەسووتێ بەس تەنها کەمێک زەرد بێ من پیازەکە دەرناکەمەوە تو ئەگەر پێت باش بوو دەریکەواتە چاوەڕێکم پیازەکەم زەرد بووە لەبەرەوە ئێستا پاقلەکەی تێیەکەم بسم الله جوان پاقلەکەم سوور بێتەوە من کوپێک پاقلەم هەبوو چاوەڕێکم کەمێک پاقلەکەم سوور بێتەوە بەڵە خۆشەویستان ئێستەیش پاقلەکەمان کەمێک
ئاوا ڕەنگی گۆڕاوە ئێستا شووتەکەی تێەکەین جوان کەمێک لەگەڵ شووتەکە تێکەڵ بێ ئێستا برنجەکەیش دێنم ئەوە جوان بە هەمووی یەک بگرێ یەک تۆز سەری ئەنێمەوە ئەوەندە تا تۆزێک هەڵم ئەکا پاشان ئاوی تێیەکەم خۆشەویستان ئەو تۆزێک لێگەڕین هەتاوەکو ئەوەندە تۆزێک هەڵمی کرد زۆر جێمە هێڵن بەسەر ئاگرێکی سەریعیش هەبێ من ئاوم گەرم کردووە ئاوە بە تەدریجی ئەوەکەی بۆ زیاد دەکەم بسم الله من دوو پەرداخ برنجم هەبوو دوو پەرداخاوی گەرمم ئامادە بوو ئێستا لێ ئەگەڕێم بە جوان هەمووی ئاوەکە هەڵمژێ بەڵێ بەڕێزان ئێستا برنجەکەمان نەبینن ئاویتیان نەماوە لەبەرەوەی پاقلی تایە لێ ئەگەڕم تاوەکو نیو سەعات سێ چارەک لەسەر ئاگرێکی هێواش لەسەر ئاگرێکی هێواش و مەنجەڵێکیش بێ سەرەکی قەپات بێ لەبەرەوەی هەڵم نەیە لە خۆشەویستان ئێستا ئاگرەکەیم کەم کردووە تاوەکو نیو سەعات سێ چارەک لێ ئەگەڕم پاشان ئامادەیە بۆ خواردن بەڵێ خۆشەویستان ئێستەش برنجەکەمان ئامادەیە بۆ پێشکەشکردن لەبەرەوەی پاقلێتیە هەندێک کاتی ئەوێ بسم الله جوان برنجەکەمان دەمیکێشاوە تۆ ئەتوانی ڕێژەی پاقلە و شویتەکە زیادکەی ئەوە هەرەکەوتە سەر حەزی خۆت حەزم لێ نییە لەوە زیاتر بێ بەڕێزان ئەو برنجەکەمان ئامادەیە چەند پارچە لە سنگی مریشک
ئەویش شویتە شویسە لە ڕاوی کە ئەمە توانین لە زۆربەی خواردنەکان ئەوکومە بڵین یەفراخی گەڵامێ و تەنانەت بۆ سڵقەش توانین بەکاربێنین و توانین برنجی پێ ئامادە بکەین لە زۆر شتا توانین شویت بەکاربێنین ئەتوانین وەک سەوزەیەکیش سوودی لێ ببینین. بەڵێ بەڕێزان بەم شێوازە هاتینا کۆتایی خوانی ئەمڕۆمان هیواداری مێشتوان لە ماڵە دروستیکەن و پێشکەشی بکەن. نوێژ و تاعات و ڕۆژی هەموو لایەکتان قبوڵ بێ تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. بابزانین کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان یا لە شار و شارۆچەکاندا لە بازار چی دەبزێرە بە تایبەتی کە لەم کاتانە بەرەبەر بە کۆتایی ڕۆژ نزیک دەبینەوە بازاڕەکان قەرەباڵغ دەبێت دەنگی فرۆشیارەکان زیاتر دەبیستین و لەناو هەمویانە زیاتر خورما فرۆشەکان یا خۆت شیرینی و شەربەت فرۆشەکان یا خۆت شووتی فرۆشەکان لەناو هەمویانە زیاتر دەنگ هەڵدەبڕن و فرۆشیاریان کڕیاریان زۆرترە. بۆ زانیاری زیاتر لەسەر بازار دەچینە ڕانیە بۆ لای پەیامبەرمان ڕێناز ئەرسەلان. ڕێناز سڵاوی خوا لێبێت، نوێژ و تاعات و ڕۆژوو و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ و هی خۆشت بە تایبەتی لە بازاری ڕانی ئێستا چی دەگوزارێت؟ بەڵێ کاک جەلال بەڵێ کاک جەلال سڵاوتان لێبێت، نوێژ و تاعاتی هەموو لای قبوڵ بێ. دیارە ئێستا من لەناو بازاری شاری ڕانیم، دیارە بازارەکە قەرباڵغی پێوە دیارە. لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بەشێک لە هاوڵاتیان ڕوویان لە بازارەکان کردووە و بۆ کڕینی پێداویستی ڕەمەزان و پارشێ و هەرچەندە بەهۆی نەدانی موچە لەلایەن حکوومەتەوە بەشی لە هاوڵاتیان ناتوانین پێداویستەکان ئەو مام حاجی وەردەگرین. ئێستا مامەژان ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ مامەژان ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ سەردانی بازار کردووە ئەم پێداویستانە چین کە تۆ دەیبێتەوە بۆ هەمووش پێویستی هەیە هەمووشێک پێویستی هەیە بڵام پارە نییە. مامەژانەکە تۆزە بسوڕێ بۆ لای من بڵێ مامەژان ئەمڕۆ سەردانی بازار کردووە ئەم پێداویستانە چین کە زیاتر بۆ ڕەمەزان دەیبێتەوە لە بۆ لە چیشتە بڵام پارە نییە وەکی نات بم وایە بۆ پارەی زیاتر هاوڵاتیان ئەو پێداویستانە چین کە بۆ ڕەمەزان بەکاری دێنن. وەڵا پارە گە پارە هەبێ هەموو شتێکی بەکاردێنی لەخوای بەزیاد بێ ناژێڵن پارەن هەبێ ناچوت بەهۆی نەدانی موچەوە بە هاوڵاتیان ناتوانن پێداویستەکانیان دابین بکەن. نەتوتنەوانی ماوە نەگوڵە بە ڕۆژە ماوە نەفەلاحەتی ماوە نە حەڕەسیات ماوە نەجاشەتی ماوە ناوەڵە. داواکاری هاوڵاتیان چییە لە حکوومەت و لانی پێودیدان؟ کورە پەیوەندیداری چی خۆگە تۆ ئەو قسانەی مە دەکەیتە جولیان ناکەی خۆت نەبێت ئەو حالەمیان گوش هەموو عالەم خنکە بەبێ معاشی و بەبێ ئیشی و بەبێ کاسبەتی. زۆر باش مامەژانەکە تۆ قسەمان بۆ بکەی بڵێ فەرموو مامەژان. ئەمە 32 ساڵان لە دایرەی بوومە 220 بە دوو مانگان جارێکم ناداتێ ئەوە کوردایەتەکەی خۆمانە. کەواتە ئێستا تۆ بەهۆی نەهاتنی موچەوە ناتوانانی پێداویستەکانی خۆت لە ماژی پیرۆزی ڕەمەزان دابین بکەیت؟ چەندێکە موچەی وەرنەگرتووە؟ ناوەڵڵە شت بە پارە دەکرێت پارەش نییە شت بە پارە دەکرێت پارەکەش نییە. ئەوجار ساڵان توتنەوانی دەکرد لە بە ڕۆژان دەکرد توتنێن دەکرد شوانەتین دەکرد ئەوە نەماوە. زۆر باشە مامەژان دەستەکان خۆشبێت زۆر سپاس. بەس ئەوەی تەجیل کاکە مامەژانەکە تۆ بۆمان باسکەی جەناوت ئەمڕۆ هاتوویتە بازار ئەم پێداویستانە چین کە زیاتر بۆ ڕەمەزان دەیبێتەوە بۆ ماڵەوە؟ وڵای پێداویستانی ڕۆژانە بە خۆ دەزانی سەوزە و میوە ئەو شیرنەمەنی کە ئێواران خەڵک دەیکڕێت بەڵام ئایا خەڵک پارەی پێە ئێستا و بازاری تۆی دەیبینی بڕۆ جیرفانی ئەو خەڵکەی بگەڕێ چکە خەڵکە بە زۆر دەبینە و چەخۆر و فەرمانبەر و کرێکار و فەرمانبەرەوە نییە فەرمانبەریش هەموو چیلی توێژەکان ئێستا بڕۆ جیرفانی هەمویان بگەڕێ بزانە یەکی بگرە
لەوە ئێستا بەدەیان خەڵک ئێستا دەبینی 250 لە بەرقەی دانیا خەڵک بەچی بگەڕێت کەواتە قەرباڵغی بازارەکان تەنیا بەڕواڵەتە هەوڵەتیان ناتوانن پێداویستەکانیان دابین بکەن بۆی ناتنی موچەوە ئێمە لە نزیکەوە لە کۆڵانەی لە بازاری خەڵکی دەناسین خەڵکێ لە ماڵەوە 250 دیاری نییە بەڵام بێ ئیش و کار و کاسب دێتە بازاری بۆ وەکو ڕەواڵەت دێتن داواکاری هاوڵاتیان چییە بۆ نمونە لە حکوومەت ویلانی پەیوەندیدار پێویستە چی بکرێ بۆی ژیانی هاوڵاتیان خۆش بکرێ چ بکرێ وەڵا ئەو دەسەڵاتە گەندە لە وازرە و خەڵکە بینی و خۆ عافیزی بێ بەجێ بێت ئیتر هەتاکەی بە ناوی کوردایەتی و نیشتمان پەروی کۆتایی هات خەڵک تێری خوارد ئیفلاسی هێنا میلەتی کورد کاکە تاکەی خۆ عافیزیان بێ بەس نییە خەڵک تێری خوارد لەوانە کاکە ئەوانە تاکەی خەڵک زارشت بە درۆی ئەوانە هەل ناپەڕێ ئەوانە دەسەڵاتیان کۆتایی پێهاتووە خۆ عافیزیان بێ بەڕاستی مقابلەیە خەڵکی بکە چێستی قەی بەوانە ماوە هەتاکەی بەڵێ کاک زەلال ڕێنازانم ئیش و کاری چییە و ئەگەر موچەخۆرە چنێکە موچەی وەرنەگرتووە بۆچی هێندە تووڕێ بەڵێ مامەژان هاوکارم کاک زەلال دەپرسێت جەنابەت موچەخۆری هۆکاری ئەو تووڕەبوونەی جەنابەت چییە و چەند مانگ دەبێت موچەت وەرنەگرتووە مامۆستامە ئەوە لە بۆ 6 ڕۆژی لەوە 50 ڕۆژی دەرچوو موچەمان وەرنەگرتووە بژێویژانت چۆن دابین دەکەی بژێویژانت چۆن دابین دەکەی کەواتە چۆن خاو خێزان بەخێو دەکەیت و لایانی پەیوەندیدار چۆن پێویستە ئاور بدەنەوە لە جەنابەت چینی هاوپیشەی خۆم دەناسم وەکو مامۆستایان بەژیانێکی کۆلەمەرجی مەمرە و مەژی تۆ 6 ڕۆژ موچە وەرنەگری 6 ڕۆژ موچە وەرنەگری بە چ ژیانێک دەژی بە کۆلەمەرجی دەژی یعنی وای لاتوە خەڵک وای لات ئێستا هەموو چیلی توێژەکان تێکەڵا بووینە دەستە بە خەڵکی یعنی موچەخۆر وای لاتوە دەست بە خەڵکی پانکاتەوە وەخت خۆی کاتی خۆی ئەوانە کە لە نەوتوێ کات نەخوارێ خەڵکی کوردستانی هەموو کردە موچەخۆر ئێستا مامۆستا و فەرمانبەر و کرێکار و پیر و پەکەوتە هەموو بیتە موچەخۆر کەواتە موچەی هەم خەڵکەی دەدرێ بەڵام نایدەن پارەکەیان خەزم کردووە ئێستا چاویان لە بەغدایە بەغدایش تازە نەوتیشی بدەێت لە بەرەوەی نەفتەکە فەشەل هێنەوە ئیفلاسی هێناوە نەفتەکە ئێستا بە چەندە بە $1 بە 1000 نازان بە $1 ئێستا نەفتیان داتێنیان داتێ وەفدەکەم بە سەرۆکایەتی کا قوات چوون لە وەغدای بە فەشەلی گەڕانەوە هیچ ئومێدێکی ئەو وەفدە بتوانن موچەی کارمەندانی کوردستان یانەوە تا موچەخۆران دابین بکەن قوربان ئەمەل نییە خەڵک ئەمەلی نییە بەڵام هەیتیان بەڵام نایدەن لە بەچ نایدەن لە بۆ خۆیان خەزیان کردو لە وڵاتان بەڵێ ئێستا ئەگەر حکمێک کە بە یاسایەکە بێ ئەو پارە کە لە دەرەوە خەزم کراوە لەیان بستێنێتەوە بینەوە بەڵێ هەیتیان پارە زۆرە لە کوردستان بەڵام نایدەن کە نایدەن خەڵک چاوەڕوان پارەی زۆری ژێ نەکردنیە شەوانە بڕۆ لە گۆمرکە چ داهاتەکەی لە وڵاتەی دوای خەڵکیانەوە تقریبا 3 ڕۆژ 2 مانگە خەڵکیان لە ژوورێ کردووە خەڵک هەموو تووشی مەمرە و مەژی و قات و قڕیب بووە یعنی باشترین فەرسەتیان بۆ هاتووە خەڵکیان چەسانەوەی خەڵک لە ژوورێکردن و مەعاش پێ نەدان کابرا ئەوڕۆ موچەخۆرە بۆ نمرە 6 ڕۆژ موچەی وەرنەگرتووە ئەی ماڵمداری بە چ بژێویژانی ڕۆژانی دابین بکە کەواتە هاوڵاتیانی کوردستان بێئومێد بوون لەو حکوومەتە کە بتوانن موچەی هاوڵاتیان دابین بکات ڕۆلەو خەڵکاتی پرسیاری دەکەی دەرێو دەسەڵاتە فاشیلی هێناوە حکوومەتە ئێستاکە لەسەر حکوومەت نییە دەست و تاقمێکە دەستیان بەسەر نەماوە دیارە سپاس بۆ هاوکارمان ڕێنازار سەلان کە لە ڕانیەوە لەگەڵمان بوو زەبان ئەو پیاوە بەتەمەنەکە قسەیەکی کرد هەرچەنە جێگەی پێکەنین بوو بەڵام خۆی لە واقعدا دەبێت هەموو لایەک هەڵوێست لەسەر و قسە و پیاوە وەرگێت لەوەی کە دەڵێ کار نەماوە لە خیری قسەکە دەڵێت جاشایەتیش نەماوە هەرچەنە بۆ خۆی جێگەی پێکەنین بوو بەڵام لە هەمان کەتە دەبێت زۆر هەڵوێست لەسەر و قسەیە و پیاوە بەتەمەنە وەربگرین کە دەڵێت 32 ساڵە من فەرمان برم زۆر باشە بڕگەوابەتەکانی پەیامی ڕۆژیان ڕۆژمان کۆتا گەیشت بینەرانی عزیز زۆر سپاس بۆ بینەریتان لەخوای گەورە دەپاڕێنەوە نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکمان لێ قبوڵ بکە سپاس بۆ هاوکارم کاکشوان کە لەگەڵ ما بووە بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆل تا ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ